لما طبعا وی که ایبینین دو جور گۆڕانکاریە گۆڕانکاریەک لە ناو حیزبە گەورەکانە پارتە گەورەکان کە مەسەن بۆ نە سەدر لە 54 کورسیەوە بۆ بە نزیکی 74 یا 73 کورسی و لە مقابلە مەسە هەندێک هێزی وەکو 8 یا فتح کەم بۆ تۆ لە نزیکەی 50 کورسیەوە بۆ 17 کورسی تاوانەوە گۆڕانکاری بۆ لە ناو هێزە گەورەکانە ئەمما کورد و سونە تقریبا زۆر گۆڕانکاریکی وایان تێدا نەبوو هەرچەندە لیستەکەی حەلبوسیش گۆڕانکاری تێبووە واتە دوو جۆر گۆڕانکاریە بوو گۆڕانکاری یەکەمیان لە ناو هێزە گەورەکان بەس گۆڕانکاری دووهەم کە گۆڕانکاریە گرنگەکەی ئەوەی ئەم جارە لە پەرلەمانی عێراقا دەیان پەرلەمانتاری سەربەخۆ خەڵکانی تر دروست بوون کە سەر بە حیزبە گەورەکانین مەسەڵەن سەر لە هەرێمی کوردستانە نەوەی نوێ توانیوێتی بە 3 ساڵ نیوەی کورسەکانی پارتی بێنی سەر پارتی لە ناو هەرێمە مەخسەم سێ شارەکەی هەرێمە 20 کورسی هەیە نەوەی تقریبا نیوەی هێناوە بۆ بە هێزێکی ڕێزیەوە هێزی دووەمە لەسەر ئاستی دەنگ لە هەرێمی کوردستانە مەسەڵەن لە باشووری عێراق هێز هەیە ئاینەن شت 9 کورسی هەیە سەربەخۆکان نزیکەی 30 کورسی بۆ 40 کورسیان هەیە ئەمە پێم وایە گۆڕانکاریەکی نەوعیە لە پەرلەمانی عێراقا کە لە خولەکانی پێشتر نەبووە بەنسبەت ئێمەوە قەرارمان داوە کە بەشداری حکومەت ناکەین هیچ وەزارەت و پۆستێکمان نایە بەڵام ئەمە مانایەوە نییە گەر سبێنێ دوو شەخص هەبوو دوو کاندیدی سەرۆکوەزیران هەبوو احتیمال هەیە ئێمە بەس تەنها دەنگی پێ بدەین ئەگەر دوو بەرنامە هەبوو کام بەرنامەیە باش بوو خزمەتی خەڵکی کرد احتیمال هەیە ئێمە دەنگ بۆ بەرنامەیە بدەین بەڵام لە دوای ئەوەی کە هەڵبژاردننی سەرۆکوەزیران و پێکهێنانی حکومەت تەواو بێ ئێمە وەکو ئەرکی خۆمان معارەزە دەبین چاودێری حکومەت دەکەین و حتا سبێنی ڕەنە لێپرسینەوەی بکەین لێ پێچینەوەی لێ بکەین و بانگیان کەینە پەرلەمان بەشداری حکومەت نابین بەڵام زۆر ئاسایە ئەگەر ئێمە لە نێوان دوو بەرنامەیە بەرنمەیەکیان خراپ و بەرنمەیەکیان خزمەتی خەڵکی کرد احتیمال هەیە ئێمە دەنگ بدەینە بەرنامە باشەکە و کەسە باشەکان ئێمە پێمان وایە کێشەی گەورەی عێراق ڕێزنەگرتنی یاسایە گەندەڵی ڕەبتی هەیە بە ڕێزنەگرتنی یاساوە بێبەهاکردنی پەرلەمان و حکومەت ڕەبتی هەیە بە سەروەر نەبوونی یاساوە دزی و جەریمە و تاوان و شەڕ ڕەبتی هەیە بە سەروەری نەبوونی یاساوە پێمان وایە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کێشەیەک هەیە ئەویژەوەیە یاسا سەروەر نییە ئەگەر یاسا سەروەر بێ مەسەڵەن ئەگەر تۆ هەڵبژاردنت کرد بە تەواوەتی لە 100% ڕێزی لێ بگیرێ ئەگەر کۆمیسیۆنی سەربەخۆی فعلیت هەبێ ئەگەر ئەنجومەنی دادوەر و ئەنجومەنی دادوەری فعلی بێلایەنە هەبێ یاسا سەروەر بێ ئەو کاتە نەتاوان ڕۆدات نەگەندەڵیە بێت چکە کەسێک گەندەڵی بکات تۆ دەیدەی بە محکەمە یعنی حتا ئەو کاتە لەسەر ئاستی خوارشەوە لەسەر ئاستی جەماوەریش کێشە دروست ناوێت پێمان وایە هەمووی حتا بزنس مەسەڵەن ئێستا بۆ نمونە من پێشتر کۆمپانیام هەبووە کۆمپانیا ئەگەر لە ئەمریکاوە بێتە هەرێمی کوردستان و عێراق ئیش بکات ئیش ناکە دەزانی بۆ ئەڵێ لە بەرەوەی یاسا سەروەر نییە سکیوریتی لەگەڵ یاسایە واتە ناحەی ئەمنیەت و یاسا ئەو دووشتە ئەمنیەتەکەیشی هەردیسانەوە بە یاساوەیەت ئەگەر تۆ یاسا سەروەر نەبێت چەک لە دەست ڕەنە هەموو کەسێکا بێت و شەڕشی پێ بکەن بەڵام خۆمەسان لە وڵاتی وەکو ئەمریکا خەڵک هەیە چەکیشی پێ بەس چونکە یاسا سەروەرە کەس ینی نسبەی تاوانەوە نییە بڵێ هەموو خەڵک مافیا بێت و گروپی چەکداری خۆی هەبێت و بچن پارە لە بزنسمان و لە خەڵک بسن بۆیە پێمان وایە کێشەی سەرەکی عێراق یاسایە ئەمە شەوای کردووە کە دامەزراوەکانی عێراق لاواز بن ئەگەر یاسا سەروەر بێت دامەزراوەکان بەهێزە بن پەرلەمان ئەنجومەنی دادوەری کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەمانە بێزم کە بەهێز بوون مشکلەکانی خوارە دواتر حلە بێ بۆ نمونە ئەگەر حکومەت بزانێت پەرلەمان متمانی لێ سەنێتەوە مەجبور خۆی چاکەکە ئێسام حکومەتەی هەرێم ئەم حکومەتەی کابینەی نوێی مەسئول بەرزانی ئەگەر بزانێت پەرلەمان محاسبەیەکە ئەویش باشە بێت بۆیە کە تۆ کاتێک ڕێزی پەرلەمان نەگری ڕێزی ئەنجومەنی دادوەری نەگریت ئەو کاتە حکومەتیش خراپە بێ خەڵکیش وەزعی ناخۆشە بێت من بەش بە حاڵی خۆم جایەتی ژەماڵێمەوە لەبەرەوەی من پێشتر لە باگراوندێکی بزنسەوە هاتوومەتە سیاست تێڕوانی ئێمە تێڕوانێکی اقتصادیە ئیکۆنۆمیک ئێمە پێمان وایە پێویستە هەرێمی کوردستان و تورکیا و ئێران و عێراقیش حتا مستەقر بێ منطقەیەکی مستەقر بێ ئەگەر منطقەیەکی ستەیبڵ بێت سەقامگیر بێت مستەقر بێ ئەو کاتە بزنس ئیکۆنۆمی اقتصاد تیاگەشە ئەکات پێمان وایە عیلاقاتی ئێمە لەگەڵ تورکیا و ئێرانە مەسە ئێمە وەکو کورد ناتوانین بەڕاستی بە چەک بە شەڕ
شەڕ بکەین و سوودیشی نییە و لە ڕابردووشە تاقی کراوەتەوە بەڵام ئێمە ئەگەر عیلاقەیەکی باشمان هەبێت لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەگەر خەریکی بەهێزکردنی اقتصادی مثلا حالیان لەگەڵ تورکیا حجمی تەبادلی اقتصادی بینی تورکیا و هەرێمی کوردستان و عێراق 10 ملیار دلارە ئەگەر ئێمە ڕێگەی باشمان هەبێ ئەگەر ئێمە ڕێگەی قتارمان هەبێ خلیجی عەرەبی ڕەبط بکەینەوە بە تورکیا غاز بێنین لێرەوە تێپەڕ بێ بۆ تورکیا و بۆ ئەوروپا ئەوانە حجمی تەبادلی اقتصادی لەگەڵ تورکیا لە 10 ملیار دلارەوە بگەینە 100 ملیار دلار ئەمە هەم بۆ تورکیا باشە هەم بۆ ئێمە باشە هەم بۆ منتیقەکە باشە واتە منزوری نەوەی نوێ بۆ عیلاقاتی لەگەڵ تورکیایە منزورێکی اقتصادیە پێمان وایە بێ استقرار هەبێ شەڕ نەبێ و پەیوەندیەکی باشی اقتصادیمان هەبێت لە نەتیجەدا هەم خەڵکی تورکیا مستەفید دەبێ هەم کورد مستەفید دەبێ هەم عێراق مستەفید دەبێ هەم منتیقەکەشە چێتە پێشەوە ئێمە وەکو نەوەی نوێ باوەڕمان بە شەڕ نییە خۆمان وەکو خۆمان لێرەش باوەڕمان بە شەڕ نییە و پێمان وایە شەڕ خزمەتی هیچ وڵاتێ ناکە بەس استقرار مانای بنیادنانە مانای ئیعمارە مانای پێشخستنی وڵاتە و خەڵکی هەردوو لای سوودمەند دەبن ئەگەر سەریح بم لەگەڵتانە پێم وایە هێندەی مشکیلەکان نائستیقراری سیاسی دروستی کردووە هێندە نائستیقراری چەکداری دروستی نەکردووە مەسەلەن ڕاستە ڕەنە حەشت هاتبێتە نزیکی شەنگال و ئەوانە بەس هێشتا ئەمە مەسەنەمە نەبووتە شەڕ لەگەڵ کوردان نەبووتە شەڕ لەگەڵ پارتیا نەبووتە شەڕ لەگەڵ یەکێتیە نەبووتە شەڕ لەگەڵ تورکیاشە حتا مەسەن ڕاستە بڵێن گروپێکی کورد هەیە چەکدار هەیە بۆ لە قەندیلە بەڵام ئەمە ڕەبتی بە برایم خەلیلەوە نییە ڕەبتی بینەوە نییە من پێم وایە بەشی زۆری جارێ بە دەرەجەیە کێشەکان نائستیقراری سیاسیە متمانە نییە سیقە نییە نیەتێک نییە یعنی مەسەن ڕەنگە سیاسەکانی ئێمە ڕەنگە احتیمال سیاسەکانی تورکیا سیاسەکانی عێراق بیر نەکەنەوە لەو مەنزوڕی کە پێکەوە دابنیشن و حیوار بکەن و گفتوگۆ بکەن و مەشاکلەکان حل بکەن زۆر جار ئێمە بە دوای خاڵی نقاتی خلافی بچووکە ئەگەڕین گەورەیەکەین بەس ئێمە یەک دنیا خاڵی مشترکمان هەیە ئەوانەمان هەمووی وەلانەوە ئیهمالمان کردووە کەم پێم وایە ئەوە غەڵەتە اینجا بۆ ناحیەی دووەمیش ڕاستەکەی ئەو گروپە چەکدارانە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان لە مەرحەلەیەکە نائستیقراری دروست بکەن بەڵام هەموو شتێ حلی سیاسی هەیە کە تۆ حلی سیاسیت کرد مەسەن ئێستا ئێمە پێمان خۆشە وەکوتم لە ناو هەرێمی کوردستانە من خۆم باوەڕم بە چەک نییە یعنی چەندە ئەم نظامە گلێشمان لێ هەبێ باوەڕم بە چەک نییە ئەم قسەمان بۆ شوێنانی تریش ڕاستە من حەزەکەم لە تورکیا دەوڵەتی تورکی لەگەڵ هەموو ئەو گروپانەی کە ناڕازین لە تورکیا پێکەوە مەشاکلی ناوخۆی خۆیان حل بکەن مەشاکلەکان بە حیوار حل بکەن بێ ئەم ئەگەر نیەتێکی سیاسی هەبوو ئەگەر استقراری سیاسی هەبوو دوای ژوردەوە دە استقراری چەکداری دروست و ڕەنگە لە ڕۆژێکە هەر کەسمان پێویستمان بە چەک نەبێت لەبەرەوەی نەوەی نوێ من وەکو سەرۆکی جوڵانەوەی نوێ تاکە سەرۆک حیزم کە 4 جار سەجن کراوە و تەقەم لێ کراوە و چەندین جانیان میدیاکەمان داخراوە هاتوونەتە هیچ ما وجد بجيكي يعني هو كلها بزمانه قبل كوينين و